هاتنا زیارەتکاران بۆ کەربەلا بەردەوام دەگات تێ پێشبینیکردن و ئامارێن ئیسا ji salên berê zêdetir bi hevkarê min hîwa Hüsametdîn bawayekî rasteraj ji Kerbela li gel me ye hîwa ev demeta baş be amarên herî dawiyê vê sibehê çend e yanî heta niha çend ziyaretkar gehiştine Kerbela û zêdetirîn ji kîjan welatî bûye. نارین سلااوت لێبێت تاوەکو ئێستا هاتنی زیارەتکاران بۆ کەربەلا بەردەوامە لە زۆربەی ئەو شەقامانی کە بە ئاراستەی کەربەلایە دێ خەڵەباڵغیەکی یەکجار زۆر بەدی ئەکرێت تاوەکو ئێستا 4.5 4 میلیۆن و 500 هزار زیارەتکاری بیانی لە 72 وڵاتی جیهانەوە هاتوونەتە نێو کەربەلاوە بەڵام سەبارەت بە زیارەتکارانی پارێزگاکانی دیکەوە ئەمە لە کۆتاییدا ئامارەکە ڕادەگەیەندێ ساڵی ڕابردوو زیاتر لە 21 میلیۆن زیارەتکار سەردانی کەربەلای کرد بۆ بەشداریکردن لە ئاچلەی ئیمام کوژرانی ئیمام حوسێنی کوڕی ئیمام عەلی ڕەزای خوای لەسەر بێ لەگەڵ ئیمام عەباسی برای بەڵام بۆ ئەم ساڵ پێشبینی دەکرێت ئەو ژمارەیە زیاتر بەرز بێتەوە بگاتە نزیکەی 23 میلیۆن کەس کە سەردانی ئەو مەزارگایە بکەن چونکە خەڵەباڵغیەکی یەکجار زۆر هەیە هەروەکو وتم لێرانش خەڵکانێک هەیە بە سەدان کیلۆمەتری بە پێبڕیوە تاوەکو گەیشتۆتە ئێرانە پێشبینی بکە خەڵک هەیە لە شەلەمچەوە لە بەسراوە بۆ نەجەف دواتر بۆ کەربەلا بە پێ هاتووە زیاتر لە 6 بۆ 7 ڕۆژە هەر بە ڕێگاوەیە خۆیان گەیاندۆتە ئێرانە بە هەر شێوەیەک بێت یانێ بگەنە سەر مەزاری ئیمام حوسێن لەسەر ئەو ڕێگایانەوان بە سەدان کەژاوە دانراوە بۆ خزمەتکردنی زیارەتکارانی ئیمام حوسێن کە بەشێکیان خواردن بەشێکیان ئاو بەشێکیان پێداویستی هەندێکیان شوێنی مانەوە هەندێکیان بابەتی با بڵێ شێلانی زیارەتکاران ینی هەموو جۆرە خزمەتگوزاریەک بۆیان دابین کراوە تاوەکەوەی کە بە سەلامەتی بگەنە شوێنی مەبەست کە مەزاری ئیمام حوسێنە لەگەڵ ئەوەشدا تیمێکی یەکجار زۆری خزمەتگوزاری لە هەموو پارێزگاکانی عێراقەوە هێنراوەتە کەربەلا لێرانە کارەبای 24 کاشێریان بۆ دابین کراوە لەسەر زۆربەی شەقامەکان ئامێری فێنکەرەوە دانراوە هێزێکی زۆری پۆلیس سوپا هەروەها پۆلیسی تایبەت پۆلیسی فیدراڵی ئەمانە هەمووی لەسەر شەقامەکانن بەدەیان با بڵێ دەرمانخانەی گەڕۆک دانراوە بۆ چارەسەرکردنی زیارەتکاران بۆ ئەوانی کە ماندوو بوون یاخود پێویستیان بە چارەسەری تەندروستی هەیە بەکوی گشتێمێ ئەو بڵێم کە هاتنی زیارەتکاران بۆ کەربەلا بەردەوامە تا دێتیش زیاتر دەبێت لەگەڵ زیادبوونی ژمارەوانیش ژمارە ئەو خزمەتگوزاریانەی کە بۆیان ئامادەکراوە زیاتر دەبێت. پلەیەن گەرمایەژی گەلێکی زێدەنە ئامادەکاریان دوی ئالی دەچاوانە. پێشبینیەکرێت لەم دوسێ ڕۆژە پلەی گەرما بگاتە 50 پلەی سیزی لەسەر ئەم بابەتەیە با بڵێ ئیدارەی کەربەلا دەستی کردووە بە دانانی هەندێک لە فێنکەرەوە لەسەر شەقامەکانە فێنەکەرەوەیکی زۆر هەیە بەشێکی زۆری ئەو شەقامانەشی کە با بڵێ ئەم بەر و ئەوبەری شەقامەکە دوکانە سەقفەکەی بە پەردەیەکی سەوزگیراوە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو گەرمایەیە کە لێەوە دێت بەڵام بەخۆی گشتی گەرمە بەم بەیانی ئێستا کاژێر حوت و چەند پلەکێکە گەرمایەکە کە ئاسایی نییە پێشبینیە کرێ لەم دوسێ ڕۆژەدا بگاتە 40 پلە بۆ بورە 50 پلە کە ئەمەش دەبێتە یەکێک لەو 5 پارێزگای کە گەرمترین پارێزگاکانی عێراقن لە دوای بەسرا و دیوانیە کەربەلاش بە هەمان شێوە ئەو ڕێژەیە تۆمار بکات لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی یەکجار زۆر هاتووە قەڵەباڵغی خەڵک لە نێو شەقامەکاندا ئەویش ڕێژەی گەرماکەی تا ڕادەیەک زیاد کردووە بە تایبەتی ئەمانە من ئەوەی کە بەلامەوە زۆر سەیر و سەرنجی ڕاکێشاوم ئەو خەڵکە بەو جلە ڕەشەوە لە بەسراوە بە پێ بەسەر ئەو شەقامەیە خۆیان گەیاندۆتە ئێرە بە جدی سەختە اینجا هینی وا هەیە کە ئاڵایەکی گەورەی شیعی پێیان هین وا هەیە منداڵی پێ هین وایە پیرە هین هەیە لە بەسەر عارەبانەوە کەسێکی دیکە پاڵێنە بە جدی نازانم سەرسامی ئەو بیر و باوەڕێ ئەوانم کە ئەوانی بۆ شێوەیە گەیاندۆتە کەربەلا. گەلێکی سپاس بۆ تا هەفکارێ من هیوا حوسامەدین بێگومان بدرێژە هەیە ڕۆژێ و دڤان چەند ڕۆژان دەژی ئەمێ باوایەکی بەردەوام لەگەلتە هاتنا زیارەتکاران و ڕێوڕەسمێن چلەیە ئیمام حوسێن بشۆپینەن دەست خۆش بۆتە هیوا.